شیلیک لە 91 ڕێژی ئاو پێک دێنێ. هەروەها دەوڵەمەندە بە ڤیتامین سی و ڤیتامین بینۆ و مەنگەنیس و پۆتاسیۆم. شیلک سوودی هەیە بۆ پاراستنی دڵ لە نەخۆشی، هەروەها دابەزاندنی پەستانی خوێن و باشترکردنی فەرمانی مێشک. شیلک دژی ژێرپەنجەیە، تەندروستی چاو ئەپارێزێ، گرنگە بۆ بەهێزکردنی بەرگری لەش. دژی پیریە، شیلک ڕێ لە قەڵەوبوون دەکرێت، زوو پەتەی هەڵامت ڕادەگرێت، مووی قژ بەهێز دەکات و ڕێ لە ڕووتانەوە دەگرێت.